ئایا دەتەوێت کارتی ئینتەرنێتەکەت بە خۆڕایی و بە ئاسانی دەست بکەوێت؟ هەر جۆرە ئینتەرنێتێک بەکاردەهێنی کێشە نییە. ئێمە دەتوانین بۆتی دابین بکەین. هەر ئێستا بچۆ سەبسکرایبی کەناڵی کوردیش ئینفۆ بکە و بە براوی کارتی ئینتەرنێتەکەت. و کاتێک کەناڵەکە دەگاتە 6,000 سەبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا. و ئەگەر سەبسکرایبی ئەم کەناڵ بکەن ئەوە بە هەماشەوە پشتگیری لە کەناڵەکەی منیش دەکەن. چونکە بەڵێنمان بەم کەناڵەداوە کە بە ماوەیەکی کەم بیگەێنین بە 6,000 سەبسکرایب. چاوەڕوانی سەبسکرایبەکانتان دەکەم. سڵاوتان لێبێ هەوڕێیان خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. چاڵنجەکانی خۆراک بینەر و ناوبانگی زۆری هەیە لە یوتیوب، بەڵام هەندێکیان زۆر مەترسیدارە یاخود بێمێشکانەیە، چونکە زیانی زۆر بەجەستی ئەو کەسە دەگەیەنێت کە ئەنجامی دەدات. بۆیە ئەمڕۆ 10 چاڵنجی مەترسیدارتان پێنیشان دەدەم کە زیانێکی زۆر بەجەستی مرۆڤ دەگەیەنێت. لەگەڵمان بن. یەکەم چاڵنجی گالۆنێک لە شیر. شیر یەکێکە لەو خواردنەوانەی کە مرۆڤ زۆر دەیخواتەوە، چونکە منداڵ تاوەکو ددانی دێت شیر دەخوات و شیر لەگەڵ خۆراکی تریش دەخورێت، وەکو پسکیت و کێک و زۆری تریش. بەڵام بێمێشکی ئەم چاڵنجە لەوەدایە کە پێویستە 1 گالۆن شیر بخۆیتەوە بە بێوەستان. ئەمەش پەستانێکی زۆر دەخاتە سەر گەدا و گەدەش تەنها 1 لیتر شیر دەگرێت. ئەگەر لەو ئاستە زیاتر تێپەڕی دەبێتە هۆی ڕشاندنەوەیەکی تند و بەهێز. دووەم، مینتۆز و کۆلای دایت. ئەم دوو بەرهەمە ئەگەر بێت و تێکەڵ بکرێن ئەوە تەقینەوەیەک دروست دەکەن و ئەگەر بێت و وەکو ئەم چاڵنجە بکەی ئەوە گەدە تووشی زیانێکی زۆر دەکەی. وە کاتێک مینتۆز و کۆلاکە دەگەنە نێو گەدەت ئەوە دوانە ئۆکسیدێکی زۆرت لە دەست دەچێت و ئەنجامدانی ئەم چاڵنجە مەترسیەکی زۆر گەورەیە. سێم، چاڵنجی مۆز و سپرایت. ئەم چاڵنجەش هاوشێوەی چاڵنجی گالۆنە شیرەکە وایە. ئەوە دەزانین گەدە تاوەکو ڕادەیەک شلەمەنی دەگرێتە خۆی. خەیاڵ بکە دەبێت کە 1 لیتر شلەمەنی دەگرێت 2 لیتر ئاوی تێ بکەی، پاشان 2 یان 3 مۆزی تێ بکە. ئەم چاڵنجە زۆر مەترسیدارە و بۆ ئەوەیە بزانرێت کە کامیان زیاتر دەمێننەوە، مۆزەکە یاخود سپرایتەکە. چوارم، مارشمێلۆ. ئەم چاڵنجە ئەوەیە کە ژمارێکی زۆر مارشمێلۆ دەخیتە نێودەمتەوە و بەمەش ناتوانانی هەناسە بدەیت و پێویستە هەوڵ بدەیت تاوەکو بتوانانی قسە بکەیت. ئەم چاڵنجە زۆر مەترسیدارە و ئەگەری هەیە بخنکەیت. ڕاستە مارشمێلۆ خۆشە، بەڵام دوای مردن نەخێر. پێنجەم، چاڵنجی کەپکەیک. ئەم چاڵنجە زۆر بەناوبانگە، تەنانەت لە کەناڵەکانی ناشنیال جوگرافیکش بڵاو بۆیەوە. چاڵنجەکەش ئەوەیە کە ژمارەیەک کەپکەیک دەخۆیت و کێ زووتر قوتی بدات ئەوە براوەیە، بەڵام ئەگەری زۆرە بخنکەیت. شەشەم، چاڵنجی بیبەری تون. لەم چاڵنجەدا پێویستە بیبەرێکی تیژ بخۆی. تیژی ئەم بیبەرە لە 35 سرکەی سەرەتاوە تاوەکو پاش 15 خولەک دەمێنێتەوە، تاوەکو هێواش تیژیەکەی نامێنێ. ئەم بیبەرە زیان بە گەدە دەگەیەنێت و کێشەکەش دەکەوێتە نێو کۆ ئەندامی هەرسەوە و بۆنەکەشی ناخۆشە و تووشی پژمین و هەوکردنی لوتت دەکات. حوتەم، چاڵنجی دارچین. ئەم چاڵنجەش لە چاڵنجە مەترسیدارەکانە، بەڵام زۆر قورس نییە ئەگەر بێت و بەبێ ئاو بیخۆی، بەڵام تووشی پژمینت دەکات. و لەوە مەترسیدارتر ئەوەیە ئەگەر بێت و بۆنی دارچینەکە بکەیت، چونکە سیلیلیۆزی تێدایە و ئەگەر بسێتە نێو سیەکانەوە ئەوە تووشی هەوکردنی سیەکانت دەکات. هەشتەم، چاڵنجی ئارد. ئەم چاڵنجە هاوشێوەی چاڵنجی دارچینەکەیە و پێویستە کەوسکێکی گەورەی ئارد بخۆیت بەبێ خواردنەوەی هیچ شلەمەنیەک. مەترسێکی لەوەدایە کە بۆنی بکەی یاخود هەناست بگرێت و بخنکەیت. بەلایەنی کەمەوە تامی دارچین خۆشترە، بەڵام ئارد هیچ تامێکی نییە. نۆیەم، سۆسی پاقلەی سۆیا. سۆسی پاقلەی سۆیا ڕێژەیەکی زۆر خوێی تێدایە، ئەمەش زۆر مەترسیدارە. ئەم ڕێژە زۆرە خوێش گەدە تووشی ئازاری زۆر دەکا و پێویستت بە 6 لیتر ئاو و شەکر هەیە. دەیەم، چاڵنجی خواردنەوەی ئاو. هەرچەندە ئاو خواردنەوەیەکی پێویستی گەورەیە بۆ مرۆڤ، بەڵام ئەم چاڵنجە زۆر مەترسیدارە، چونکە دەبێت زۆرترین ئاو بخۆیت و بۆ زۆرترین ماوە نەچیت بۆ سەر ئاو.
هیوادارم هیچ کام لەم چاڵنجانە ئەنجام نەدەن و کام لەم چاڵنجانە سەرنجی تۆی ڕاکێشە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیددیۆدا بۆمانی بنووسە و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیددیۆکەم بوون ئەگەر ڤیددیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیددیۆم بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و ئەگەر ئەتانێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و ئەگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیددیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیددیۆدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکەم تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.